وانا بجاني خو بخشين تقريبا 3 سال مانە 2 ساڵیشمانە تا ئێستا هیچ شتێکمان نەکردووە ئێمە ساڵ 2 سال 3 ساڵێ بەردەوامی لەگەڵ قوتاب بایکۆتمان کرد لە قوتابخانەکان بایکۆتمان کرد لە تەربیە داخراوە بەمری محازرین هیچ کەسێک بۆی نەبێت ناو تەربیە تا لێرە هیچ کەسێ ناتۆتە خوارەوە هاتە قسەمان لەگەڵ بکەن داوا لە محەممەد شیع سودانیەکەین چەند عقدەکانی کرد بە تەثبیت و ڕسمی ئێمەش حەقی خۆمانە 3-4 ساڵە مەجانی بێبەلاش دەوامەکەین دینارمان وەرنەگردووە بە سەرما بە گەرما چەندین ساڵە ئێمە ئەخوێنی تا شەهادە بەدەستبێنین بە نەبوونە بەبوونە معقولە ئەوە ئەنجامەکەیەتی بۆ ماوەی 2 ساڵ ئێمە دەرزەڵێنەوە بە بەلاش و بوونە بە گەرمەوە بە سەرما ئێمە دێین بۆ مەکتەبەکان دەرزەڵێنەوە ئەرکی خۆمان جێبەجێەکەین لە بەرامبەر حکومەت هیچ پاداشتێک و حەقێکی خۆمان نادا.